ئەگەر ئێمە دوور بکەوینەوە خوای پەروەردگار، دوور بکەوینەوە لە عیبادەت و زیکر و یادی خوای پەروەردگار، با دڵنیابین لەوەی کە کەسانێکی زۆر بە ملیۆنەها و ملیارەها خەڵک هەیە کە لە خوا نزیک دەبنەوە، کە عیبادەتی خوای پەروەردگار دەکەن، کە زیکر و یادی خوا دەکەن. ئەو کاتە بۆمان ڕوون دەبێتەوە کاتێکە لە خوا دوور دەکەوینەوە کێ خەسارەتمەندە؟ بێگومان ئەو کەسەی لە خوا دوور بێ خەسارەتمەندی دنیا و قیامەت. ئەو کەسەی عیبادەتی خوا نەکا لە دنیا و قیامەت دۆڕاوە، چونکە والله الغنی وأنتم الفقراء. خوای گەورە دەفەرمێ، خوای گەورە دەوڵەمەنە و ئێوە فەقیر و هەژار و داماوە. کەواتە ئەو کەسەی لە خوا دوور ئەکەوێتەوە خۆی زەرەرەکە و دڵنیاش بە دڵنیاییەوە زەرەر ئەکا لە ڕۆژی قیامەتە ئەگەر تۆبە نەکا و نەگەڕێتەوە بەلای خوای پەروەردگار. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتوە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ ئەگەر لە یەکەم نەفەرتانەوە هەتا ئاخر نەفەرتان لە جنۆکە و لە ئادەمیزاد، واتە هەرچی ئادەمیزاد و جنۆکەیەک هاتۆتە ئەم سەرزەویە، هەر هەمووی لە یەکەمەوە تا کۆتایی هەموویان دڵیان لەسەر دڵی فاجرترین و کافرترین کەس بێ، وەکو دەجال، واتە هەموو خەڵکی ئەم سەرزەویە کە هاتۆ دێت و ئەڕوا بە جنۆکە و بە ئادەمیزادیشەوە دڵی هەموویان وەکو دڵی دەجال وابێ، وەکو فیرعون وابێ، دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ ما نقص ذلك من ملکی شەیئا، لە مڵکی من کەم ناکە، لە دەسەڵاتی من کەم ناکە. بۆیە کاتی عیبادەت دەکەی لە خوا نزیک دەبیتەوە بۆ خۆتە، خوا پێویستی بە تۆ نە، چونکە ئێمە هەموو کاتێک دەڵێن الله الصەمەد، خوای گەورە سەمەدە، واتە پێویستی بە کەس نییە، پێویستی بە عیبادەت و نوێژ و ڕۆژ و چاکەی ئێمە نییە، لە مڵکی خوا کەم ناکە هەرچی بکەین ئێمە. کەواتە ئاگاداری خۆمان بین بە ئیزنی خوای پەروەردگار. هەر کەسێک لە خوا دوورکەوێتەوە خۆی زەرەر دەکات. هەموو خەڵکی ئەم سەرزەویە باشترین دڵیان هەبێ، خراپترین دڵیان هەبێ، هیچ تەسیری لە خوای پەروەردگار ناکات. کەواتە ئاگاداری خۆمان بین. خۆشەویستان، ئەگەر واز بێنین ئێمە لە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار، دەوڵەمەندەکان و ئەوانەیشی کە لەخوا دەوڵەمەندەکانەوەن، ئەگەر واز لە فەقیر و هەژارەکان بهێنین، ئەوانەی کە فەقیر و هەژاری ڕاستین، نەک ئەوانەی فێربوونە، نەک ئەوانەی داواکردنیان کردووە بە پیشە لە کاتێکە پێویستیان پێی نییە، احتیاج نین. ئەگەر ئێمە واز لە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژاری ڕاستەقینە بهێنین، بە دڵنیاییەوە غەیری ئێمە بە ملیۆنەها کەس هەیە، بە ملیارەها کەس هەیە ئامادەن یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن، ئەو کاتە کێ زەرەر دەکات؟ ئەو کەسە زەرەر دەکات کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژاری داوە، یا ئەو کەسە زەرەر دەکات کە دەستی خۆی ئاوا نوقاندووە، بەخیلی و ڕەزیلی کردو بۆ ماڵە مناڵی، لە کاتێکا ماڵە مناڵیشی هەلە دنیادا بە کەڵکی نایان پێش قیامەتی. چەندەها کەس مردووە، مناڵەکانی هەیەە بە هەموویانە ناتوانن 4-5 وەرەقە بەدڵ حەجێکی بۆ بکەن بۆ دایک و باوکیان، زۆریشیان هەیە، ئەو دەڵێ من نایکەم و دەڵێ من نایکەم، ئەوە ڕاستیەکەیەتی. بە چەند مناڵ ناتوانن 5 وەرەقە 10 وەرەقە بۆ دایک و باوکیان سەرف بکەن لە کاتێکا کە زۆریشیان هەیە و بەڵام سەدقات بۆ ماڵ مناڵی خۆیان سەرفەکەن. کەواتە ئاگامان لە خۆمان بێت، ئەو کەسە زەرەرمەندە کە هەیەتی و ئاگای لە فەقیر و هەژارەکان نییە، ئەو کەسە براوەیە کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژارەدا لەبەر خاتری خوای گەورە، چونکە لە حەدیثێکی صحیح جامع صغیرە هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس. هەموو مرۆڤێک لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری خێو سەدەقەکەی خۆیدایە، هەتا حکمی نێوان خەڵکی دەکرێت، هەتا مەحکەمەی خەڵکی تەواو بێ،
تۆ سێبەرێکت هەیە بەهۆی ئەو خێر و سەدەقەی کە بۆ خوا کردت نەک بۆ ناو دەرکردن. بەڵام ئەو کەسێک کە یارمەتی خەڵکی فەقیر و هەژاری نەداوە لەبەر خاتری خوا سێبەرێک نییە حتا ئیسراحەتی تاکە لە ڕۆژی قیامەتە. ئەگەر پێت خۆشە لە دوای مردنت لە ڕۆژی ساحەی مەحشەردا لەو ڕۆژەی کە ڕوت و قوتی هیچت لەبەردا نییە هیچ لە پێدا نییە پێت خۆش سێبەرێکی فێنکت هەبێ خۆ بێتنەدا کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بەپێی تاوانەکانت عاراقەکەی خۆت لە خەڵکی نزمە بێتەوە. ئەلەو ڕۆژەتدا کەسانێکەی لە دنیادا دەستکردابوون لەبەر خاتری خوا ئەوانە براون لە ژێر سێبەری عەرشی خۆی پەروەردگاردان لە ژێر سێبەری خێر و سەدەقەی خۆیاندان. کەواتە کێ خەسارەتمەندە ئەو کەسەی یارمەتی خەڵکی فەقیر و هەژاریدا یا ئەو کەسەی کە یارمەتی نەدان و دەستی گرتەوە. کەواتە ئینشاءڵڵا ئاگادار بین ئەگەر ئێمە خێر و سەدەقە نەکەین ئێمە چاکە نەکەین دڵنیا بە کەسانێکی زۆر هەیە غەیری ئێمە پێی هەڵدەسن بەڵام تەنها زەرەرمەندی ئێمەین. خۆشەویستان ئەگەر دوور بکەوینەوە ئێمە لە نوێژی جەماعەت ئەمە پەیامێکە بۆ کەسانی کە بەس جومعە دێن بۆ مزگەوت. ئەگەر دوور بکەونەوە من و تۆ دوور بکەوینەوە لە نوێژی جەماعەت لە مزگەوتە کە یەکێکە لە دروشمە گەورەکانی ئەم ئیسلامە پیرۆزە وەڵا دڵنیا بە ملیۆنەها و ملیارەها کەسی تر هەیە غەیری تۆ کە دێ بۆ مزگەوت و نوێژەکانی لە مزگەوتە بە جەماعەتەکە. چه خەسارەتمەندە ئەو کەسێک کە دێ بۆ مزگەوت و نوێژەکانی لە مزگەوتە ئاکات چێ زەرەری کرد تۆ یا ئەو کەسە؟ بێگومان ئەو کەسێک کە نایە بۆ مزگەوت زەرەری کرد. چونکە تۆ کاتێک کە دێ بۆ مزگەوت بیرکەرەوە خێر و پاداشتێک گەورە دەست ئەکەوێت. ئەو کەسێک کە نایە بۆ مزگەوت هەموو ڕۆژە 5 فەرز مزگەوت نوێژەکانی لە مزگەوتە بە جەماعەت ناکە. ئەوەی لە مزگەوتە نوێژەکانی بە جەماعەتەکە هەموو نوێژە خێری حەجێکی دەست ئەکەوێت. ئەوەی کە نایکات پاداشتی حەجێکی لەدەست دەرەچێت. ئەو کەسێک کە دێ بۆ مزگەوت هەموو نوێژێکی جەماعەت بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا لە بەهەشتا قەسرێکی بۆ دروستەکە ئەو کەسەشی کە نایە قەسرەکەی لەدەست ئەچێت. ئەو کەسێک کە دێ بۆ مزگەوت بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو نوێژێک خوا لێی خۆشە بێ ئەو کەسەشی کە لە ماڵە نوێژەکە شمولی و عافاتی خوا ناکات. کەواتە کێ دۆڕانی ئەوەی هات بۆ مزگەوت یا ئەوەی کە نات بۆ مزگەوت؟ دوای مەشەر نایە بۆ مزگەوت هەر جومعەتی بۆ مزگەوت بڕیارت داوە دە بە خۆتا بچۆرەوە وەڵڵا تۆ خۆت زەرەرەکەی چونکە تۆشنەیەی سپاس بۆ خوا مزگەوت ئاوەدانە. ئەم ئیسلامە زۆر جوانە. تەماشای ڕوو قیبلەی ئیمانداران بکە موسڵمانان کە کەعبەیە بەردەوام جمەی دێ. تەماشای ڕوودۆ قیبلەی غەیری موسڵمانان کە بەردەوام چۆڵە. تەماشای مزگەوتی مسلمانان بکە الحەمدلله 5 فەرزە قەرەباڵغە. تەماشای معبەد و کەنیسە و شتەکانی غەیری مسلمان بکە تەماشا دەکەیت چۆڵە ئیلا چەند کاتێکی کەم نەبێت. ئەم ئیسلامە بەرەکەتە. کەواتە ئەگەر نەی بۆ مزگەوت ئەگەر نەیەم بۆ مزگەوت ملیۆنەها کەسی تر هەیە دێ بۆ مزگەوت مزگەوت ئاوەدان دەکاتەوە ئەوەی کە زەرەرمەندە ئەو کەسێک کە نایە بۆ مزگەوت. گوێ لەم حەدیثە پێغەمبەری خوا بگرن صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحە هاتووە. خۆشەویستی خوا فەرموویە صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بانگ دەکات دەفەرمێ ئەینە جیرانی ئەینە جیرانی. خوای گەورە دەفەرمێ کوا دراوسێکانم کوا دراوسێکانم. مەلایکە سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێن ئەی خوای پەروەردگار چێ دەتوانێت دراوسەی تۆ بێ؟ چێ حەدی هەیە بگاتە ئەو پلەی کە دراوسەی تۆ بێ ئەی خوای پەروەردگار بە دراوسەی خۆت ناوی بەری؟ خوای گەورە دەفەرمێ ئەینە عمار المەساجد. کوان ئەو کەسانی کە مزگەوتیان ئاوەدان کرۆ بە زیکر و بە عیبادەت و بە نوێژ و بە خواپەرستی. ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە ئەوەندە سەربەرز بی خوای گەورە بە دراوسەی خۆی ناوت بەرێ و ناو ئەو هەموو خەڵکەدا بانگی تۆ بکە وەرە بۆ مزگەوت. ئەهلی جومعەمە بە ئەهلی جومعە و جەماعەت بە. وەڵڵاهی ئەو کەسە دۆڕاوە کە لە ڕۆژی قیامەتە ئەو بانگەوازەی خوا شمولی ناکات. تۆ بڵێ ئێمە لەو کەسانە بین ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە دراوسەی خۆی ناومان بەرێ پاسمان بکات. ئەگەر وا بین بەخوا براوەین
ئەگەر لەو کەسانەش نەبین شمولی بانگەوازەکەی خوا نەکەین دۆڕاوی جا بۆیە وەرە بۆ مزگەوت ئەگەر تۆ شنەی غێری تۆ دێ بەڵام تۆ زەرەر دەکەی تۆ دەدۆڕی تۆ لە ڕۆژی قیامەتە پاداشتێکی کەمە دەستکەوتەوە لە دنیادا نوێژەکانت بۆ شێوە نەکردو کە خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێت کردووە وەرە بۆ مزگەوت عذرت نییە وەرە بۆ مزگەوت لە ماڵ نوێژ مەکە یا ربی خوایە لێمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی ئاخرمان بەخێر بگێڕی یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئەگەر خوشکەکانمان کچەکانمان خێزانەکانمان دایکەکانمان واز لە حیجابی شەرعی باڵاپۆشی بهێنن با دڵنیابن ملیۆنەها ئافرەتی تر هەیە بۆ پەڕیشانازیەوە باڵاپۆشی دەپۆشێت بەو پەڕیشانازیەوە حیجابی شەرعی دەپۆشێ ئاخر حیجابی شەرعی جیاوازە لەگەڵ ئەمەی کە ئەمڕۆ هەیە خەڵکی وا دەزانن دەڵێ خێزانم لەخوا بەزیادێ حیجابە نیوەی قژی بەدەرەوەی نیوەی قژی بەدەرەوەی ئەمە حیجابە کێ حیجابە تەنیا نیو لە چکە پێ دەڵێن حیجاب بۆ حیجاب نییە ئەبێت لە چکی کامل بێ ئەبێت جلێکی شەرعی لەبەرا بێ ئەو ئافرەتەی پانتۆڵێکی لە پێدایە و جلێکی تەسکی لەبەردایە و لە چکی کردو پێی ناوتری حیجابی لەبەردایە تۆزێ پۆشتەیە بەڵام زۆر نا جا بۆیە ئەگەر ئێوە خوشکە بەڕێزەکان ئەگەر ئێوە واز لە جلی شەرعی بهێنن لەبەری نەکەن ملیۆنەها کەسی تر هەیە ئەو جلە شەرعی بە فەرمانی خوا جێبەجێ دەکەن و لەبەری دەکەن بۆ پەڕیشانازیەوە فەرمانی خوا جێبەجێ دەکەن تۆش بگەڕێرە بۆ لای خوا فەرمانی شەیطان بشکێنە چونکە وەڵڵاهی دڵنیابە ئەگەر تۆبە نەکەن بە سافیرەیی بمرن دەزانن تێ زەرەرمەندە ئێوەی سافیرە یا ئەو کەسانی کە لە دنیادا باڵاپۆش بوون با خوشکە بەڕێزانە گوێ لەم حەدیسە صحیحەی پێغەمبەری خوا بگرن صلی الله عليه وسلم کە لە صحیح جامع صغیرە هاتەوە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم وشر نسائكم المتبرجات المتخيلات وهن المنافقات لا يدخل الجنة منهن إلا مثل الغراب الأعصم زور حديثي كي ترسناك خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم خراپترین ئافرەت لەناو ئێوەدا شەڕترین خراپترین ئافرەت لەناو موسڵماناندا ئەم جۆرە ئافرەتن المتبرجات ئەوانەی خۆیان ڕوتەکەنەوە جلی تەسک و تەنگ لەبەر دەکەن المتخيلات معجبن بخۆیان تەکەبوریان هەیە خۆیان بە گەورە دەزان شانازی بە جوانی خۆیان و دەکەن لە ڕێگادا دەیان بینی دەست بە قژیانە دەهێنن دەست بە سنگیانە دێنن خۆیان زۆر بەلاوە گرنگە وەکو کچە مۆدیلەکان و هاوشێوەی ئەوانە ئەگەر تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بە لای خوا ئەوانش کە خەڵکیان ئەمڕۆ بەرەو خراپە بردووە کوا حیا حورمەتێکی جاران ماوە کوا کۆمەڵە کەسێکی دەرەوەی کوردستانی خۆمان هاتن ئافرەتانی ئێمەشیان خراپ کرد ئافرەتانی ئێمەش وا لێکەن بەرەو خراپەکاری بڕۆن ئەوانە خراپترین ئافرەتن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەم سافیرن هەم لە خۆشیان باین و معجبن بەخۆیان وەڵڵاهی بەداخەوە ڕوو دەکەم ئەو خەڵکە زۆر عەیبە زۆر شەرمەزاریە بۆ ئەو خەڵکە زۆربەی ئەو خەڵکە کە لایەکی کۆمێن بۆ کەسانە دەکات جا بۆ ئەمڕۆ پیاوی بە شەخسێت ئافرەتی بە شەخسێت خەڵک گوێی لێگرێت ناوەڵڵا کە بەس حاشا حازری دوو لە ڕووی بەڕێستان خۆت سوک بکە خۆت ڕسوا بکە قسەی ناشرین بکە جوێن بدا هەزار مامۆسای ئاینی حەدی چێ بەقەت جوێن دەری ڕەش فڕۆشی خەڵک گوێ لێ بگرێت ئەمە کارەسات و ئەمە کۆمەڵگای ئێمەیە مامۆستا ئاینەکان خەڵک گوێیان لێگرێ قورئان خوێنەکان خەڵک گوێیان لێگرێ یاخۆت ئەو ئافرەتانەی کە جوێنە دەن ئەو پیاوانەی کە جوێنی ناشرین و بازاڕیە دەن قسەی نەشیاو دەکەن لە ناو کۆمەڵگادا ئەم تیکتۆکە بووە بەڵایەک بۆ خەڵکی بەڕاستی زۆر خراپەی تیا بەکار دەهێنرێ بۆتە شوێنی خراپەکاری جا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئەو ئافرەتانی کە سافیرن کە لە خۆیان باین و معجبن بە خۆیان ناچنە بەهەشت ئافرەتی ئەوانە
إلا وەکو چی نەبێ ئافرەتان ئەوانەی کە دەچنە بەهەشتەوە کە من هەروەکو چۆن غوراب الأعصمانێ قەلە ڕەشێکمان هەیە ئەو قەلە ڕەشە پەنا بەخوای گەورە زۆر زۆر کەمە کە لە حەدیثەکە باسی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێڵێن قەلە بازە خۆمان پێڵێن قەلە بازەڵە ئەم قەلە بازەڵەیە دەنووکی هەندێک دەڵێن دەنووکی سوورە یاخود پێیەکانی سوورە بەعام گشتی پێی ڕەشە ئەو قەلە ڕەشا کەسی تر هەیە غەیری ئێمە ئەو قورئانە دەخوێنێتەوە کردەوەی پێ دەکات و تەطبیقیشی دەکات لە بەریشی دەکات ئەو کاتە زەرەرمەند ئێمەین چونکە گوێرم حەدیثی پێغەمبەری خوا بگرن صلی الله عليه وسلم کە لە حەدیث صحیح تەرغیب هاتووە دەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم القرآن شافع مشفع وماحل مصدق من جعله أمامه قاده إلى الجنة ومن جعله خلف ظهره ساقه إلى النار قرآن تكاكارة شافعة مشفعة واتب شفاعتي قبولة شفاعة بو هر کسی بکات تکا بو هر کسی بکات لروجی قیامت دشت باشتر إن شاء الله وماحل مصدق شفاعتي رد ناكرية وقبولة هر کسی پیغمبری خواه فرمي صلى الله عليه وسلم قرآن بخاطر پیشی خوی بو خوێندنەوە بۆ لەبەرکردن بۆ کردەوە پێکردن پێشی خۆی بخات ئەو قورئانە بەرەو بەهەشتی دەبات بە ئیزنی خوا هەر کەسێکیش قورئان بخاتە پشتی خۆیەوە نەیخوێنێتەوە لەبەری نەکا کردەوەی پێ نەکا دەیبا بۆ ناو ئاگری جەهەنەم ئەمە تاو ئەمە حەقیقەتەکەیە بۆیە ئەگەر ئێمە قورئان نەخوێنینەوە ئەوەی کە زەرەرمەندە ئێمەین نەک ئەوانەی کە قورئان دەخوێننەوە القرآن حجة لك وعليك پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قورئانی پیرۆز یا دەبێتە تکاکار بۆت دەتخاتە بەهەشتەوە بە ئیزنی خوا یا دەبێتە قورئان شکات لێکە لای خوای پەروەردگار بەرەو جەهەنەمت دەبات کەواتە هەڵی بژێرە کێ زەرەرمەندە ئەوەی قورئان دەخوێنێ کە قورئان شەفاعەتی بۆ دەکات و دەیخاتە بەهەشتەوە یا ئەو کەسە زەرەرمەندە کە قورئانی پیرۆز ناخوێنێتەوە و قورئانی پیرۆزیش بەرەو جەهەنەمی دەبات دەیداتە پێشی خۆی بەرەو جەهەنەم بە فەرمانی خۆی والله ئەوەی نەیخوێنێتەوە کردەوەی پێ نەکا ئیهمالی بکە قورئان بەپێی ئەو حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرەو جەهەنەمی دەبات جایەکی لە جوانەکانی قورئان چییە قورئانی پیرۆز بە درێژایی 1400 ساڵ قورئانی پیرۆز ملیۆنەها و ملیارەها خەڵکی گۆڕی بەڵام یەک وشەیەک یەک حرفێک لە خۆی نەگۆڕا یەک حرفێک لە قورئان زیادی نەکرد نەگۆڕا یەک وشەیەک وشەکە نەگۆڕا بۆ وشەیەکی تر یەک حرفێک نەگۆڕا بۆ حرفێکی تر بەڵام قورئانی پیرۆز بە پشتیوانی خوا بە ئیزنی خوا ملیۆنەها و ملیارەها کەسی گۆڕی ئەو جوانی قورئانە شوێنی قورئان بکەوە بەختەوەر دەبی شوێنی ئەوروپا و غەرب بکەوی بەرەو بەدبەختی دۆڕاوی دەڕۆی وەڵی لە کۆتاییدا دەڵێم ئەگەر ئێمە ئیهمال بین کەم تەرخەم بین لە سەرخستنی ئەو دینەی خوا دینی خوا سەر نەخەین بۆی تەطبیقی کەین کاتێککە تۆ خوشکی بەڕێزم جلێکی شەرعی لەبەر دەکەی دەڕۆیتە دەرەوە ئەمە دەعەوە و بانگەواز بۆ دینی خوا کاتێککە سونەتێک لە سونەتەکان سونەتێک جێبەجێ دەکەی براو خوشکی بەڕێزم ئەمە بانگەوازە بۆ ئیسلامە پیرۆزە کاتێککە قورئانی پیرۆز بڵاو دەکەیتەوە لە ئەکاونتی خۆت ئەو سەرخستنی ئەو دینەی خوایە قورئان بڵاو دەکەیتەوە سەرخستنی دینی خوایە ئەگەر ئێمەش ئەو دینەی خوا سەر نەخەین کەسانێکی تر غەیری ئێمە هەڵدەسن ئەو دینەی خوا سەر دەخەن چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثێکی صحیحاتۆ أفرمي ليبلغن هذا الأمر ما بلغ الليل والنهار ولا يترك الله بيت مدر ولا وبر إلا أدخله الله هذا الدين أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم والله أم ديني إخوة دقاته هموش شوينيك كخور كشون دليل شو روجي بيبقى واتحر شوينيك أمسر زوية روج شوي تيابي أو ديني إخوة بيدقات
والله پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم خوای گەینەی خۆی دەخاتە هەموو ماڵێکەوە لە دەشتا بێ لە دێهاتا بێ یا لە شارا بێت ئەو دینەی خوا دەکاتە هەموو ماڵێک ئەمڕۆ گەشتووە الحەمدولله چونکە دڵنیا بەلەوە ئێمەش ئەو دینەی خوا سەر نەخەین خوای گەورە خۆی سەری دەخات چونکە خاوەنی ئەو دینە منوتێکی لێ بگۆڕێ یەک پیت ئەلفێ بکا بە بابایە بکا بە ئەلف نەیتوانیوە کەس بۆیە خوای گەورە خاوەنی ئەو دینەیە ئەو دینە سەر دەخات کاتی ئەبراها هات کەعبە بڕوخێنێ ئەو ساڵی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەدایک بوو باپیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عەبدولموطەلیب هات بۆ لای لەشکرەکەی ئەبراها کاتە ئەبراهام پیاوەی بینی پیاوێکی بەسام و بە هەیکەل و بە هەیبەت لەبەری هەڵسا وای زانی هاتووە ئەڵێ کەعبە مەڕوخێنە ئەبراها وتی چیتەوێ وتی هاتوومە سپاکەی تۆ حشتەکانی ئێمەی بردووە هاتوومە وشترەکان وەرگرمەوە وتی وام زانی هاتوتە دیفاع لە کەعباکەی ئەبراها وتی عەبدولموطەلیبی باپیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی من خاوەنی هوشترەکانم کەعبە خاوەنی خۆی هەیە دیفاعی لێ بکە من خاوەنی کەعبە نیم خوای گەورە طەیرە ئەبابیل هات باڵندەیەکە لە چۆلەکە زەعیفتر و داماوترە لانێ زۆربەتان بینیتوێت باڵندەیەکی ڕەشی زەعیفی بچووک وەک چۆن ڕێ پەڕەسێلکەیەک وایە وەکو چۆلەکە وایە بەس بچووک و زەعیفە باوەڕ ناکەم چەند غرامێکە فأرسل عليهم طيرا أبابيل خوای گەورە طەیر ئەبابیل وەناردن ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل تواو بيناردن طير أبابيل بوناردن هم يعني لناو برد وكو كاي خراوي لكردن بوي أو دينش خوای گەورە خاوەنێتی من و تۆش سەری نەخەین دیفاعی لێ نەکەین بانگەوازی بۆ نەکەین خەڵکانێکی زۆرێ بانگەوازی بۆ دەکەن و سەری دەخەن زەرمەندیش لە دنیا و قیامەت ئەو کەسانە دەبێت کە ئەو دینەی خۆیان سەر نەخستەوە دینی خوا بۆ سەر ناکەوێت بچی ئەکاونتەکەت پڕکەی لە گۆرانی و لە مۆسیقا و لە هەڵپەڕکێ و لە ڕەسمی خۆت و عائیلە و بنەماڵەی خۆت بەوە ئیسلام سەر ناکەوێت بەوە ئیسلام سەر ناکەوێت پڕکەی لە فیلمی کۆمیدی بەوەس ئیسلام سەر بخە دعوە و بانگەوازی پێغەمبەران بڵاوکەرە سەلامی خوایە لەسەر بێ قورئان بڵاوکەرە بابەتی ئاینی بڵاوکەرەوە تەفسیری حەدیثێک ئایەتێک شەرحێ بڵاوکەرەوە بۆیە ئەو دینەی خوا سەر دەکەوێت جازەرمەند ئەو کەسێک کە دەستی لە سەرخستنی ئەو دینەدا نەبێ براوش بە ئیزنی خوا ئەو کەسێک کە دینی خوا سەر دەخات یا ربی خوا بە خزمەتکاری ئەو دینەمان قبول کە یا رب العالمین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير ينكدو يا ربي خوايا أواني كنخوش لنخوش خانة كان لحد نخوش خانة يا ربي خوايا الشفاء بدي أواني كلمال وكوتون يا ربي خوايا الشفاء بدي يا ربي خوايا الشفاء ضل نخوش كان وضل ضعيف كان ما بدي يا ربي خوايا إيمان ما بهيسكي خوايا بأهل تقوى وأهل إيمان ما قبول كي خوايا وڵات من لە شەڕ و بەڵاو و مشکیلە بە دوورکەی خوايا ئەوەی زڵم دەکات لە هەر میلەتێکی مسلمان یا ربی خوايا دەستی بشکێنی یا ربی خوايا تۆڵەی لێ بکەیتەوە خوايا ئاخرمان بەخێر بگێڕی کاتێ بمانبێنی خۆت لێمان ڕازی بی خوايا لەو کەسانەمان بگێڕی کە لە ڕۆژی قیامەتا بە دراوسەی خۆتمان قبول کە یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله.
صلوا صفوفهم فإن القصد بالصف من تمام الصلاة وشأن الله مكان بيوشان أنجل كان بزماني بشوطان طاوك